ڕۆژی جیهانی ژینگە. ڕۆژی پێنجی مانگی ژوانی هەموو ساڵێک جیهان بەگشتی و ژینگە دۆستان بە تایبەتی یادی بۆنەی ڕۆژی جیهانی ژینگە بەرز ڕادەگرن. ئەو ڕۆژەی کە نەتەوە یەکگرتوەکان لە کۆنگرەی ستۆکهۆڵمی تایبەت بە ژینگەوە لە ساڵی 1972دا بە ڕۆژی ژینگەی ناساند. هەر لەو ڕۆژەدا بەرنامەی نەتەوە یەکگرتوەکان بۆ ژینگە دامەزرا. ئەم ڕۆژە بۆنەیەکە بۆ هۆشیاری زیاتر لە بواری ژینگەدا و بۆ سەرنجڕاکێشانی سیاسەتمەدار و بەرپرسانی جیهانی بەلای ژینگەدا، دروستکردنی بایەخپێدانێکی جیهانی بە ژینگە و پێکهێنەرەکانی. هەروەها ئاماژەیەکە بۆ برەودان بە ڕۆڵی کۆمەلگا لە گۆڕینی هەڵوێستەکان بە ئاراستەی پاراستن و چاکردنی ژینگە و دروستکردنی هەستێکی جیهانی لای دانیشتوانی گۆی زەوی بەو بەیەکەوە بەستنەوەی کە چارەنووسی هەمویانی بەیەکەوە گرێداوە. لە ڕۆژی جیهانی ژینگەدا پێویستە لە بیری ئەوە دابین کە دابینکردنی پێداویستیەکانی مرۆڤ لە ڕووی ژینگەییەوە لە مافە سەرەتاییەکانی خۆیەتی وەک بەشێک لە مافەکانی مرۆڤ بەگشتی. دەستکەوتنی ئاوی خاوێنی خواردنەوە و بوونی سیستمێکی گونجاو بۆ ئاوەڕۆکان و بوونی مکانیزمی بێزیان بۆ ڕزگاربوون لە پاشماوە و پاشەڕۆکان و زیادکردنی ڕووبەری سەوزایی و دووبارە داڕشتنەوەی دیزایانی شارەکان بە ئاراستەی کەمکردنەوەی قەرەباڵغی و پاراستنی زیندەجۆرەکان و هەڵگرتنەوەی مینی چێندرا و هیتر لە مافە بنچینەیەکانی مرۆڤ. بۆ هەموو ئەمانەش بوونی ئیرادەیەکی بەهێزی سیاسی و ئیدارەیەکی زانستیانەی ژینگەی زۆر گرنگن بۆ جێبەجێکردنی ڕێکەوتن نامە نێودەوڵەتیەکانی تایبەت بە ژینگە و هاوکاری نێودەوڵەتی و کەمکردنەوەی هەژاری و کۆنتڕۆڵکردنی جەنگەکان و پەیڕەوکردنی پەرەپێدانی هەمیشەیی و بەردەوام هەنگاوی زۆر گرنگن کە کار دەکەنە سەر گۆڕینی دروشمەکان لە وشەوە بۆ کردار لە قسەوە بۆ پرۆژە. ڕۆژی ژینگەی جیهانی دەرفەتێکمان بۆ دەڕەخسێنێ بۆ پێداچوونەوەی کارەکانمان سەبارەت بە کەمکردنەوەی هەژاری و زیادبوونی ژمارەی دانیشتوان و پەرەسەندنی ئابووری و پاراستنی ژینگە و بەڕەوا بەکارهێنانی سامانە سروشتیەکان و ڕێگەگرتن لە پیسبوونی کەش و هەوا و پلاندانان بۆ دوا ڕۆژ و هەتادی. ڕۆژی جیهانی ژینگە هۆکارێکی شەکە بەهۆیەوە گەلان ڕۆژی تایبەتیان بۆ ژینگەی لۆکاڵی خۆیان دیاری کردووە و تیایدا لەسەر ئاستی هەرێمایەتی و نیشتمانی چالاکی جۆراوجۆر ئەنجام دەدەن لە پێناوی پاراستن و چاکردنی ژینگەدا. بۆ نمونە 5 جۆزەردان هەموو ساڵێک ڕۆژی جیهانی ژینگەیە. 14 خەزەڵوەری هەموو ساڵێک ڕۆژی ژینگەی وڵاتە عەرەبیەکانە. 15 خاکەلێوەی هەموو ساڵێک ڕۆژی ژینگەی عێراقە کە بە نووسراوی ڕاسمی ئاراستەی ئەنجومەنی حکومی عێراق کراوە وەک پێشنیار و ئەنجومەنیش بە ڕەسمی پێشنیارەکەی پەسەند کردووە و لە ساڵی 2004ەوە هەموو ساڵێک لەو ڕۆژەدا لە پارێزگاکانی عێراقدا چالاکی جۆراوجۆر ئەنجام دەدرێت. ڕۆژی 16 خاکەلێوەی هەموو ساڵێکیش ڕۆژی ژینگەیە لە هەرێمی کوردستاندا کە پێویستە لەو ڕۆژەدا گرنگی ژینگە زیاتر بۆ هاوڵاتیان ڕوون بکرێتەوە. لە ئێران و کوردستانی ڕۆژهەڵاتیش پاراستنی ژینگە بۆتە کولتور و لەلایەن ژینگە دۆستان و جەماوەرەوە گرنگی زۆری پێدرێت و بەردەوام چالاکانی بواری پاراستنی ژینگە خەریکی پارێزگاری لە ژینگە و جوانکردنین و لە پێناو کورتکردنەوەی دەستی ئەو کەس و لایەنانەی کاریان تێکدانی ژینگەیە سەرگەرمی خەبات و خۆڕاگرین. پاراستنی ژینگە ئەرکی سەرەکی هەمومانە. با لەو پێناوەدا شێلگیرانەتر بکۆشین.